علی مەردان هونەرمەندی پایە بەرز مامۆستای مەقامات و گۆرانی کوردی هەموو ساڵێک لە یادی ئەم هونەرمەندادا ناوەندی علی مەردان لە شاری کەرکووک چەندین چالاکی تایبەت بە میادا سازەکات. ئەم ساڵیش لە یادی 43 ساڵی کۆچی دوایی ئەم کەڵا هونەرمەندەدا چەند چالاکیەکیان ساز کرد. ناوەندی ڕێکخراوە دیموکراتیەکانی یەکێتی بە هاوکاری ناوەندی علی مەردان بۆ مەقام چەند چالاکیەکی لە یادی 43 ساڵی کۆچی دوایی هونەرمەندی گەورەی کورد علی مەردان لە کەرکووک ساز کرد. ئەو دەنگەی کە هەر کات گوێبیستی بیت زیاتر ئارەزوو دەکەیت و ڕۆ دەچیتە گۆرانی و مەقامەکانیەوە. لە 43مین ساڵیادی مەراسیمی کۆچی مامۆسای گەورەمان مامۆستا پاشای مەقام مامۆستا علی مەردان کە لە سنتەر ڕۆشنبیری کەرکووک بەڕێوە چوون لەلایەن ناوەندی علی مەردانەوە و بەشداری کۆمەڵێک هونەرمەندان لە شاری کەرکووک. بەڕاستی مامۆستا علی مەردان ئەتوانین بڵین کە بە سێ قۆناغ ژیانی خۆی دروست کردو کە لە کەرکووک و لەیلان و لە بەغدا. دوایەوەی کە لە کەرکووک کۆمەڵە شت شارەزا بوو لە مەقامەکان، بەڵام کە چووە لەیلان لە کەرکووک قورعانی ختم کرد و لە لەیلان زیاتر مەقامە ڕەسەنە کوردیەکانی وەرگرت لەلایەن خترباران چاوش و کامیلی تەپەلوویەوە. بەڵام کە چووە بەغا ژیانێکی تری لێ پەیا بوو، ئەویش کە مرتەزای ئەسفەهانی بوو کە وەکو مامۆستایەک بوو بە مامۆستای علی مەردان. بەڵام مامۆستا علی مەردان سەرڕای ئەوە ڕێچکەیەکی جوانی کوردەواری خۆی پەیا کرد، مەقامە ڕەسەنە کوردیەکانی بە شێوەیەکی زۆر جوان و ئەکادیمی، هەرچەند لە ئەکادیمی لە پەیمانگای هونەری دەرچ نەچبوو، بەڵام بە زەجێرەی خۆی بە شارەزای خۆی وەتوانی ببێتە مامۆستایەک بۆ مامۆستاکەی وەکو محەممەد گوبەنچی و هەروەها لەگەڵ ڕەشید قوندەرچی و لەگەڵ محمود نەجاریش کە ئەمانە باشترین مامۆستا مەقام خوێندنەکانی بەغا بوون. مامۆستا علی مەردان توانێت ڕێنماییان بداتێ و شارەزایی زیاتر بداتێ. مامۆستا علی مەردان کە لە ساڵی 1940 لە کەرکووک لەدایک بوو و لە 24 حوتی 1970 لە بەغا کۆچی دوایی کرد و بەداخەوە ڕۆحی شاد بێ و چۆنەڵین خوا بە بەهشتی بەرینی شاد بکە و جەنازەکان هێنایەوە لە کەرکووک ناشتەوە لە تێشەی تاڵەبانی. هیوادارین ئەو هونەرمەندانی کە ڕێچکەی ئەو مامۆستایە گرێ وەکو ناوەندی علی مەردانش کە بتوانی کۆمەڵی خول و مەقاماتمان کردوێتەوە و لەخوا بەزاد بێ کۆمەڵی خەڵکش پێگەیشتووە. بەڵام ئێمە داواکارین لەلایەنی پەیوەندیدا لەلایەن حکومەتی هەرێمی کوردستان لە ڕۆژنبیری بتوانین زیاتر هاوکاری ناوەندەکەمان بن بۆ ئێمە بتوانین ئەو ڕێچکەی مامۆستا علی مەردان زیاتر بپارێزین و زیاتر لەسەر ئەو ڕێچکەی بمێنینەوە. دەستان خۆش و سوپاسان کەم بۆ ئامادە بوون. ئێستا ناوەندێکی هونەری بە ناوی هونەرمەند علی مەردانەوە لە کەرکووک کار دەکات. لەو ناوەندەدا دەیان گەنجی کەرکووک فێری وردەکاری و شێوازەکانی مەقام بوون. دەرفەتە کە هەمیشە کورساتی خۆشەویست پاڵپشتێکی زۆر گەورە بوو بۆ ئێمەی هونەرمەندان. دیارە ئێمە وەکو سندیکای هونەرمەندانی کوردستان زۆر دەستخۆشی لە ناوەندی علی مەردان دەکەین بۆ سازدانی ئەم یادە مەزدەکە بۆ مامۆستا علی مەردان سازیان کردووە، دەستخۆشیان دەکەین دەستیان خۆش بێ. هەڵبەت مامۆستا علی مەردان هەمومان نەزانین کە هونەرمەندێکی زۆر گەورە بووە، خزمەتێکی زۆر باشی بە بواری هونەری کوردی کردووە. حەقی خۆیەتی ئێمە بتوانین کە ڕێز و خۆشەویستیمان سۆزمان هەبێ بۆ وەفای ئەو بۆ ئەو خزمەتەی ئەو کە کردوێتی بە هونەری کوردی بە کورد بەگشتی. بۆیە دووبارە دەستخۆشی لە ناوەندی علی مەردانەکەین بۆ سازدانی ئەم ئاهەنگە خنجیلانەیە لە ساڵیادی کۆچی دوایی مامۆستا علی مەردان. هونەرمەند علی قادر ناسراو و علی مەردان ساڵی 1904 لە کەرکووک لەدایک بووە. لە ماوەی تەمەنیدا دەیان گۆرانی و مەقامی بەناوبانگی هێناوەتە نێو دنیای هونەری کوردیەوە و ڕێچکەی تایبەت بەخۆی هەبووە. دوای 77 ساڵ ژیانکردن و دوجار لە ساڵی 1970 کۆچی دوایی کردووە. دخلتم أيمن دخلتم أيمن
خوا بەزیاد بێت توانیمان شتێ باش بکەین بە هیمەتی ئێوە ئەو هونەرمەندە جوانانە کاک ئەحمەد نەجیبەوانە وە لەو شتەکە بچووک بوو بەس توانیمان یعنی یا ساڵیادەکە جوان ڕابگرین و لە خزمەت ئەو کەڵە هونەرمەندەیە توانیمان ئەمیشە بکەین. وەکو هونەرمەندان و مەقام خێنان لە کەرکووک تا چەند درێژە بە ڕێبازەکەی مامۆستادن کە لەسەر هونەری مەقامات حتمما من تا ئێستا چەند خولم کرێتەوە لە ناوەندی عەلی مەردان و بەردەوام شەبم لەسەر ڕێبازی ئەو پیاوە گەورەیە قەت کۆڵ نادەم تاخوا عومردا هەر مەقامە خوێن و مەقامش فێرەکەم. قوم عوداكم شوهة بيان قوم عوداكم لي شوهة بيان من سوزك مو ليلى ايش بقريان من سوزك مو ليلى ايش بقريان يار 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 بلا ريدنجي بلا ريدنجي بلا ريدنجي اي دلك بريان دلك بريان دلك بريان من سوزك مو ليلى ايش بقريان